گەرمترین و جوانترین پیرۆزبایی بە ناوی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیەوە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانەکەین بۆ نەی 27مین ساڵیادی دامەزراندن ڕێکخراوەکەیانەوە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ڕێکخراوێکی کارا و کاریگەرە لە ساحەی سیاسی کوردستان، تەواوی لقەکانیان و مەکتەبی سکرتاریەت و دەستگا و ئۆرگانە فەرمیەکانی ئەو ڕێکخراوە ڕۆڵی گەورەیان بینیوە لە خزمەتکردن و لە هوشیاری و لە ڕۆشنبیری و لە پەروەردەی نەوەی نوێ. کار و چالاکیەکانی ئەوان جێی نرخاندنە لای کۆمەڵی ئیسلامی و هەوڵی ئەوان جێی تەقدیرە و ئەوەی کە بە ئینساف بڕوانێتە ڕابردووی ئەم ڕێکخراوە ئەزانێت کە لە زۆربەی بوارەکان ڕۆڵی گەورەیان بینیوە لە بواری خێرخوازی، لە بواری ڕۆشنبیری، لە بواری وشیاری، لە بواری پەروەردەی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری خزمەتی ئافرەتان بەگشتی. ئێمە ئومێدەوارین کە ئەم ڕێکخراوە لە ساڵانی داهاتوودا و بەتایبەت کە ئێمە ئێستا بەرەو کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیە چین، ڕێکخراوە هەم لە داهاتوودا ڕۆڵی کاریگەرتر ببینێ و ڕۆڵی کاراتر ببینێ و دەوری خوشکانیش و ڕۆڵی خوشکانیش لە ناو تێکڕای ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیدا کاراتر و کاریگەرتر بێ. و ئێمە لە چوارەمین کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی بە تەکید کۆمەڵ لە ڕابردوو زیاتر ئاور بەلای کاوری ئافرەتان و خوشکاندا ئەداتەوە و ئەو ڕۆڵەی ڕابردوو هەیان بۆ لە داهاتوودا کاریگەر و گەورەترە بێ.